ئامانجمان ڕوون و دیارە. ئێمە خوێندکارانی زانکۆی راپۆرتین کەمپەسی قەڵازێ بەردەوامین لە خەباتی مەدەنی بۆ داواکردنی مافە سەرەتاییەکانمان وەکو خوێندکار بەردەوام دەبینە تاوەکو حکومەت وەڵامێکی زیدیمان دەداتەوە کەمان زۆر سادە و سەرەتایی کە بیدین داشکانی زیاتر بۆ پاڕێل و ئێواران داوای شترمان نەکردووە کە لە ئەست و حکومەت دانەبێ و لە توانای دانەبێتن جێبەجێ بکاتن لەگەڵ ئەوەشدا ئێمە خەباتی مەدەنی دەکەین بۆیە داوا دەکەین کە ئەو هاوڕێیانمان بەداخەوە لە سلێمانی دەستگیرکراون ئازاد بکرێن و بە هیچ شێوەیەک ئازار نەدرێن و سەلامەتی ئەو خوێندکارانە لە ئەست و حکومەتدایە ئێمە خوێندکارانی مەدەنیانە داواکارەکەمان داوا دەکەین و پێش زانکۆ کۆلێژەکەمان کردوتە سەکۆیەک وەکو گەنجی ئەو وڵاتە ئاسمانە بێت ببوونی خۆمان و بستەرمێنین و ڕێگانە دەین مافەکانمان پێشێل بکرێتن لێرە چەند تکایە شترمانە یەکێک لەوانە داواکارەکانمان کە داواکردنی هاوسەنگکردنی نرخی پاڕێ لە وەکو زانکۆکانی تر بەتایبەتی لە زانکۆی راپۆرتین کەمپەسی قەڵازێ نرخەکانی پاڕێ لەکسان بکردنەوە لەگەڵ زانکۆکانی تردا و هەروەها داشکانی زیاتر بۆ ئێواران بکرێتن و یەکێک لە خاڵەکانی تر ئێمە داوا دەکەین دەرماڵە بەڕەسمی بکرێتن چیتر ساڵانە پێویست ناکە بە بڕیارێکی سەرۆکوەزیران بە بڕیارێک هەموو جایە لە ئەنجومەنی وەزیران بکرێتەوە بە یاسایی بکرێتن بچێت بۆ پەرلەمان یەکێک لە خاڵەکانی ترمان ئەوەیە کە ئەو کەسانی هێزە ئەمنیانەی گژیان بەرامبەر خوێندکار نواندووە لێپێچینەوەیان لەگەڵ بکرێتن و ئەگەر بێت و ئەو خوێندکارانی کە دەستگیریش کراون داوای ئازادکردنیان دەکەین ئەگەر بێت و ئەوان تاوانبارن ئەو بە مەحکەمە بکرێن و یاسا بەرامبەریان سەروەر بێتن لە کۆتاییدا کۆتاپیان منۆک و زانکۆی راپۆرتین کەمپەسی قەڵازێ واز ناهێنین لە مافەکانمان تاوەکو نەگەین بە ئەنجام